وەک سەرجەمچین و توێژەکانی شاری کەرکووک مامۆستایانی ئاینیش پشتیوانی خۆیان بۆ لیستی 163 مەشخەڵی شارەکە ڕادەگەیەن و دەڵێن بەشداریکردن و دەنگدان بەرپرسیارەتی دنیا و قیامەتی بەدووادا دێت. هەڵبژاردن بەرپرسیارەتیە بەڵێ شایەتی دانە ئەو کەسانەی کەوا شایەتی حەق ئەدەن ئەبێت خەڵکانێکی چاک هەڵبژێرن خەڵکانێکی دەستپاک هەڵبژێرن ئەوەی کە خەڵکیەکەوا دەنگ بە خەڵکانێکەدات خاوەن عەقیدە و بیرروباوەڕێکی پاک نییە بەڕاستی گوناهبارە بێ لەسەری بۆیە پێویستە ئینسانی مسلمان وەکو ئەم دەنگدانە دەنگدانێکی شەرعیە و دروستە پێویستە شایەتێکی ڕاست و دروست و حەق بدات ئینشاء الله. مامۆستایەکی ئاینی شاری کەرکووک هۆشداری بە دەنگدەرانی پارێزگاکەیان دەدات و دەڵێت نابێت دەنگ بە لیست و کاندیدی ئیلمانی بدەن چ جایە ئەو کاندیدە خۆی وەک مامۆستای ئاینی ناساند بێت. بەڕاستی ئەوانەی کە لەژێر ناوی مەلا و مامۆستا و ئەوە خەڵکی هانەدەن بۆەوەی کە دەنگ بدەن بە خەڵکانێک کە دەستیان بەدەست نوێژ نییە و قودوە و پێشەوەکانیان پێغەمبەری خوانین بەڕاستی برایان مسلمانان یعنی ئێمە لێرە ڕایەگەنین تاوانێکی زۆر گەورەی هەر کەسێک دەنگ بدا بە غەیری خەڵکانێک کە مسلمان بن و کە دەستیان بەدەست نوێژ بێ بۆیە ئەرکەوە ئەرکێکی زۆر پیرۆزە واجبی سەرشانی هەر هەمومانە مسلمانان سەرخەین و دەنگیان پێ بدەین و ئینشاء الله بیان گەینینە سەر حکم بۆی خەڵکی بە شێوەیەکی گشتی. مامۆستایەکی ئاینیش دڵخۆشە بە یەکگرتنی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی لە شاری کەرکووک و بە هەنگاوێکی ئەرێنی و ئیمانی دادەنێ. بەڕاستی ئەم دانانی ئەم لیستە هەر خۆی لە خۆیدا دڵخۆشیەکە بۆ هەموو مسلمانان چونکە بەڕاستی ئیسلام دۆزەکان ئەوانی کەەوە لایەنی ئیسلامیان خۆش دەویستە موزە گلەی ئەویان دەکردیانوت ئەگەر حزب ئیسلامیەکان ڕاست دەکەن با پێکەوە بن ئەو بەڕاستی ئەو مەهانەیەش بڕاوە الحەمدولله ئیمڕۆ کۆمەڵی دادگەری لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کە ئەم هاوپەیمانیان پێێناوە هاوپەیمانی مەشخەڵ بەڕاستی جێگای دڵخۆشیە بۆ مسلمانان و لێرەشەوە داواکارم هەر کەسێک ئەگەر بتوانێت دەنگ بدات با دەنگی خۆی تاقی کاتەوە بەو کاندیدە بەڕێزانە کە کەسی دەستپاکن ئەمینن مامۆستای زۆر بەڕێزن خی گەورە سەرکەوتی دنیا و قیامەتیان بکە ئینشاءالله. بڕیارە هەژدەی مانگی داهاتوو لە 15 پارێزگای عێراق هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت کە تێیدا 296 لیست و 50 هاوپەیمانێتی کێبڕکێ بۆ بەدەستێنانی کورسیەکان دەکەن. لە هەمان کاتدا 23,367,081 کەس مافی دەنگدانیان هەیە زۆرترین ڕێژەی دەنگدانیش لە بەغدای پایتەختدا کە 49 کورسی بۆ ئەنجومەنەکە یاری کردەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.